جەنابی قازی لە ڕاستیدا کاتێکە هادریان مرد کەسێک بە ناوی دیۆکلێتیانوس بەسەر فیلادلفیادا حکوومەتی دەکرد. سەرسوڕهێنەرە. بڕوانە برای خۆم، من هێشتا بەباشی لە مەبەستی ئێوە ئاگادار نەبووم، بەڵام بۆ ئەوەی کە ئێوە بیزانن دەڵێم کە ئێستا کە 437 ساڵ پاش لەدایک بوونی مەسیحە. وێوە دەڵێن ئێستا ساڵی 137 زایی نییە و دیارە ئێوە لە تاریخدا هەڵەتان کردووە ڕادەی 300 ساڵ. 300 ساڵ؟ ئێوە حەقمان پێدەدەن کە بڕوا بە قسەکانتان نەکەین و بێپەردە بڵێم ئێوە بۆ پاراستنی ئەو خەزنەیە کە دۆزیوتانەتەوە تەواوی ئەم قسە سەیر و خیاڵاویانەتان ساز کردووە. باشتر وایە ڕاستەکەی بڵێن، چونکە ئێمە لە کۆڵەت نابینەوە. من نازانم ڕاستەقینە چییە، چونکە بۆ خۆشم سەرسام و حەیرانم. ئەو ببەن و چەند شەلاخی لێ بدەن تا ڕاستیەکەی وەبیر بکەوێتەوە. واز دەکەم لەم مەسەلەیەدا ڕاستەقینەیەک هەیە. زۆرم پێخۆشەکە و ڕاستەقینەیە بزانم. هادریانوس. ئەمە چییە؟ تا ئێستا چاوم بە شوێ نەکەوتووە. بڕوانن. زۆر سەیرە. لە پێشداوە بەردانە ئێستاژەم لەوحە. خەتەکەی باش ناخوێندێتەوە، شکاو و سواوە. دەبێت زۆر کۆن بێت. ڕەنگە جەنابی ماکسیمیلیان لەوە ئاگادار بێت. من بەر لە جەنابی ماکسیمیلیان لە مەشکەوت ئاگادار بووم، بەڵام تا ئێستا ئەمەم نەدی بوو. یان ماکسی ماکس هەرچی هەیە لە بارەی ئێمەدا. هاوڵی نێوی ماکسیمیلیان ئەو ئاخری نێوی تێلمیخا، تەنیا نێوی تێلمیخا دەخوێنرێتەوە. یعنی چ کەسێک ئەمەی لێرە داناوە؟ هیکەی بوو کە ئاوە سواوە؟ هەرچی بێ هۆی نیگەرانیە. من هیوادارم کە بۆ جەنابی ماکسیمیلیان شتێک نەقەومان بێ. دەبێ بزانی کە ئەو لە چۆوە هاتووە. دەی شتێکت وە بیر هاتەوە؟ من جگە لە ڕاستەقینە هیچم نەوتووە. دیسانیش دەیڵێم من و دۆستانم هەر دوێنێ شایەدیش 2 ڕۆژ لەمەوبەر لەم شارە چوینە دەر.
هەر شەوی ڕابردوو بوو کە ئیمپراتۆر هادریان لێرە بوو. خدایە تۆ چی لە ئێمە کردووە؟ لەبەرچی لەگەڵ دۆستەکانت لە شار چوونەتە دەرەوە. لەبەرەوەی کە دەیانویست بمان کوژن. بۆ ئێوەی ئێمە خوداپەرست بووین و نەمان دەویست لە بەرامبەر ئیمپراتۆردا خۆمان سووک بکەین. دوێنێ شەو دەرفەتیان پێدا بووین تا تۆبە بکەین. بەڵام ئێمە لە فیلادلفیەوە هەڵاتینە ئەشکەوتێ. و ئەمڕۆ من بە تەنیا سکەیەکە هەمان بوو هاتم کە بۆ دۆستەکانم خۆراکێک ئامادە بکەم. من ماکسیمیلیانوسم، ڕاوێژکاری دیۆکلێتیانوس. ئێوە کێن ناغایان؟ ئێرە کوێیە؟ نا وتت ماکسیمیلیان. دۆستی من جنابی قازی ڕەنگەم پیاوە ڕاست بکات. هەر ئەوە کە لە ئەشکەوتی ئەنجلستا شەهید بوو ترم گەلێکە هیچ کەس ناوێرەی لێوان نزیک بێتەوە لە سەردەمی ئیمپراتۆر هادریان و حکوومەتی دەقیانوس. 6 کەس لە ڕاوێژکارانی کۆشک هەوڕێ لەگەڵ شوانێکدا هەڵاتن نێو ئەشکەوت و لەوێدا بەنکران هەتاکو و مردن. شەهیدانی ئەشکەوتی ئەنجلۆس بەڵێ خاوەنی تەرمەکانی سامناک. بەڵێ من بەسەرهاتی ئەم کەسانم لەسەر لەوحێک لە خەزانەی ئەسراری دەوڵەتیدا خوێندووەتەوە. نێوی هەمویانم لەبیر نییە، بەڵام دڵنیام کە ناوی یەکێ لەوان ماکسیمیلیانوس بوو و ناوی ئەوی دیکە تلمیخا و یوانیس و سۆدینانوس، دیناسیوس و مارتینوس و ئەنتۆنیوسی شوان. خدای ڕەحمەم پێ بکە، من هیچ شتێک نازانم. یعنی ئەو ڕۆیەوە لە ئەشکەوتەوە هاتوون؟ باڵێ. ئەشکەوتی کێوی ئەنجلۆس؟ باڵێ باڵێ باڵێ. ئێوە لەم ماوەیەدا لەو ئەشکەوتەدا چیتان کردووە؟ ئێمە خەوتە بووین. شەوی ڕابردوو بەهۆی ئەشکەنجە و هەڵاتن و دەرچوون دەرفەتی خەوتنمان نەبوو. ئەمڕۆ بەیانی کە گەیشتینە ئەشکەوت خەوتین و ئێستا چەند ساعتێک زیاتر نییە کە لە خەو هەستاوین. ئەم پیاوە گاڵتەمە پێ دەکات. وڕینە مەکەن ئاغا، ئێمە دەرفەتمان نییە. بڵێن ئەم سکەتە لە کۆی هێناوە. من وڕینە ناکەم، وڕینە دەبینم، وڕینە دەبیسم. لەم شارەدا هەموو منیان دەناسی. ماڵی من لەم شارەدا بەناو بانگ بوو، بەڵام ئێستا نازانم چی ڕووی داوە. تۆ دەتەوێت کە ئێمە بڕوا بە قسەکان بکەین؟ خۆت ئەگەر بەجێگەی ئێمە بووای بڕوات دەکرد؟ حەق بە ئێوەیە. من خۆشم نازانم کە دەبێت بە چی بڕوا بکەم. ئیدی بەسە. تۆ دەتەوێت بە شاردنەوەی شوێنی ئەو خەزنەوە دۆزیوتەوە ماڵیات بە دەوڵەت نەدەن، بەڵام دڵنیا بکە ئێمە ناچار بە قسەکردنت دەکەین. ئەو ببن و دیسان شەلاخی لێدەن تا جێگەی خەزنەکە دەرخات. بەڕاستی ئازاردانی ڕەوایە؟ من خۆ لە هیچ قسەکانی تێناگەم. نازانم لەبەرچی بڕوام بە قسەکانی کردووە.
نازانم بەڵام لەو داوام کرد کە بەسەر کاتەکەی بە تەواوی ببیستم ڕەنگە مێژوزان بوونی من بۆتە هۆی ئەم خۆشببینیەی من ڕەنگە بەڕاستی ئەوە بێ دەبێت زیاتر لەبارەوە پرسیار بکەین دەبێت زیاتر ببینەوە لەبارەیەوە بابزانین چی دەکەین دەسڕاگرە دەستەکانی بکەوە وتت ماڵەکەت لەم شارەدا بەناوبانگە دەتوانی پیشانمان بدەی؟ ئەگەر بەڵایەکە بەسەرم شارەدا هاتووە بەسەر ماڵەکەی منیشدا نەهات بێ بەڵێ ئەمەیەوە و ئەمەش مەئمور هەر جێگەی کە دەیهەوێ بیبەن ئەگەر ئیزن بدەن پێم خۆشە لەگەڵ ئێوەدا بم هەز دەکەم کە مەسەلەکە گرنگتر لەوەیە کە بیری لێ دەکەمەوە باشە من لە خزمەتاندام دروشکە لەگەڵ دوو مەئمور بێگومان نێوی شقامەکان گۆڕدراوە هەڵبەتە گەر 300 ساڵیان تەمەن هەبێ وانییە جەنابی قازی بەڵێ بەڵێ ئێرە بۆ ئێوە ئاشنا نییە؟ ئێرە ناناسن؟ نا هیچ کامیان ئاشنا نین نا ناسم نا ئێرە چی؟ ئێرە دەناسم سەبر کە لەولاوە نا لەولاوە نا وا نابێ باشتر وایە لە دەواازەی شارەوە دەست پێ بکەین دڵنیام بەو جۆرە ئەگە لێوە دەست پێ بکەم لێوە ڕێگای ماڵەکەمە دۆزمەوە لێنای بەرنەباس باشتر نییەم کە یەتەوەکەین کەمێ چامەڵ بکەن با بزانین چی دەبێ ئەم مەسەلەیە بە تەواوەتی سەرنجی منی ڕاکێشاوە زۆر باشە داخوازی ڕاوێژکاری بەرزی جەنابی تێودۆز نابێ ڕەت بکرێتەوە سوپاسان دەکەم سوپاسان دەکەم دەی سوار بن با بڕۆین بڕۆین جنابی ئاریوس چاوەڕوانی ئێوەن فەرموون جنابی ئاریوس لە کتێبخانەن من بانگیان دەکەم جنابی ئاریوس بابا فیلوس تەشریفیان هێنا درودی خدا لە ئاریوسی پیر درود بۆ بابا فیلۆس فەرمودانیشن بیستومە دەتەوێت دیسانەوە من تا ئەنجلس ببەی من دەبێ ناو ئەو ئەشکەوتە ببینم بۆچی مەگەر کەسێ دەوێرێت لەو ئەشکەوتە نزیک بێتەوە لە ئێوە ناشارمەوە من بۆ خۆم ویستم جارێ ناو ئەو ئەشکەوتە ببینم
بەڵام لا سەد گەزی ئەوێەوە واتر سێدامی کرد کە پەشیمان بوومەوە. دەزانم ئەگەر خۆدا بیەوێ من خۆڕاگری دەکەم. من دەبێ ئەوێ ببینم. آخر چۆن دەکرێت تەرمی حەوت ئینسان و سەگەکەیان پاش 300 ساڵ نەڕزن. ئەمە خۆی نیشانە ئاشکرای کە بۆ مەعاد. من بیرڕایکم هەیە کە بە دیتنی ئەوانە جێبەجێ دەبێ. مێلی خۆتانە ئەوەش دەڵێم کە بە دیتنی ئەوانە هەر بیرە کەلمێشکاندا بێت دەردەچێ. جەنابی ئاریوس، لە نێوان کەسوکاریەوە کەسێ وەکو ئەم تابلۆیە واتە جەدی گۆرەتان هەیە؟ نا، تا جێ کە من دەزانم وها کەسێ نییە. زۆر سێرە. ئەمن ئەمڕۆ کەسێکم دی کە یەکجار شێوەی ئەم ڕسمێ دەدا. ڕایگرە. سەرڕای ئاڵوگۆڕی زۆریش دیسان دەیناسمەوە. ئەم خانە کۆنە دەناسی؟ خانووی جەنابی ئاریوسە. ئێرە دەلاقەیەکی داڵانی نهێنیە. لێرە خۆ هیچ شتێک دیار نییە. نابێتی ئاشکرا بێ. ئێرە دەلاقەیەکی نهێنیە کە ئێمە لێرەوە هەڵاتین. دەلاقی دیکە لە پاڵ دیواری شارە. نا، ڕاست. من ئامادە نیم. ئەگەر هێلێن و ئێرکمید و گالووس لە ماڵدانە بن من چی بکەم؟ هەرچی کە بێ ئێوە ناچارن کە ڕاستەقینە قبول بکەن. خدایە ڕەحمەم پێ بکە. بەڵێ فەرموون. هێلێن؟ بەڵێ؟ هێلێن؟ ئێوە کێن؟